بەهۆی بوومەلەرزە وێرانکاریەکەی شەشیمانی دووەوە بە تەنها لە سووریا زیاتر لە 5800 کەس گیانیان لەدەستدا و هەزاران کەسی بێماڵ و حاڵ کرد و لەگەڵ ئەوەی هەوڵی فریاگوزاری گەورەی لێکەوتۆتەوە، بەڵام گەیشتنی هاوکاریەکان بۆ سووریا تەگەرەی زۆری تێکەوتووە. زۆرێک لە سووریەکان بەهۆی بوومەلەرزەکەەوە ناچار بوون ماڵەکانیان جێبهێڵن و پەنا بۆ کامپەکان بەرن. دوای ئەوەی بوومەلەرزەکە ڕوویدا، ئێمە بەشێک بووین لەو خێزانانەی کە لە ژێردار و پەردۆکانەوە هاتینە دەرەوە. ئێمە هاتینە ئێرە تا بژین، بە هیچ شێوەیە کەلوپەل و جلوبەرگمان نییە. لە ژێردار و پەردوودا کەلوپەلەکانمان لەدەستدا. ئێمە لەم کەمپەدا دەژین کە شیاونیە کەمپێت و لەسەر ئەرزەکە دەژین. پێویستمان بە زۆر شت هەیە لەم کەمپەدا وەک تانکی ئاو. ئەمە کەمپێکی نزیک جەندەریسە لە سووریا کە میوانداری نزیکەی 400 خێزان دەکات. دانیشتوانەکەی هیوادارن تانکی ئاو و هاوکاری سەرەتایی وەربگرن بۆ ئەوەی یارمەتی دەربن لە ئاسانکردنی ژیانیان لە کەمپەکەدا. وەک زۆرێک لە سووریەکان کە بەهۆی بوومەلەرزەکەی بەهێزەکەەوە ناچار بوون ماڵەکانیان جێبهێڵن و پەنا بۆ ئەم کامپە بەرن، ئەم پزیشکە دەڵێت ڕزگاربووانی بوومەلەرزەکە ڕوبەڕووی بارودۆخێکی زۆر خراپ بوونەتەوە. فجأة ظهرت عبارة عن قرية وەک گوندێکی گەورەوەیە لە ژێر ئەم خێمانەدا کە تۆڕی ئاوەڕۆ یان ژێرخانی نییە کە بتوانێت مرۆڤ لە بەستەڵک بپارێزێت. دوێنێ زۆر سار بوو، پلەی سەرما 5 لە ژێر سیفرەوە بوو. وتەبێژی نووسینگەی هەماهەنگی کاروباری مرۆیی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاندووە تا ڕۆژی هەینی 143 بار هەڵگر و یارمەتیەکانی نەتەوە یەکگرتوەکان پەڕیونەتەوە بۆ باکووری ڕۆژ ئاوای سووریا کە لە ژێر دەستی یاخیبواندایە و لەوەتی ئۆپەراسیۆنەکانی هاوکاری لە نۆیمانی دووەوە دەستی پێکردوتەوە. شایان پاشا بۆ راپۆرتی مەحموود حەسانۆ، دانی ئەمریکا، واشنگتن.